بینەرانی عەزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوانەوە سڵاوی گەرمی من و سەرجەم هاوڕێیانی هاوکارمتان لەم بەرنمەیە پێشکەش بێ. هیوادارم لە هەر کوێهان ساغ و سڵامەت و تەندروست بن. بەهاری ژیانتان لەگەڵ گەرمی و گڕۆتینی شۆڕشی ژینا یان شۆڕشی ژن ژیان ئازادی و تا سەرکەوتن و لە گۆڕنانی دیکتاتۆر سەوز و شاد و بەردەوام بێ. ئازیزان بۆ دەستپێکی دەورەیەکی نوێ لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوانەوە دەبینە میوانتان. ئەم بەرنامە پاش دەستپێکی شۆڕشی ژینا و ئاڵوگۆڕ لە پرۆگرامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەوانە بڵاوبوونەوەی بەردەوامی بەرنامەی ڕاستەوخۆی ڕۆژانە تووشی ڕاوەستان هات. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زۆر هاوڕێ تێکۆشەر و دڵسۆزی کۆمەڵە لە ناوخۆی وڵات سوراغی ئەم بەرنامەیە دەگرێت و خوازیاری دەست بەکاربوونەوەی دووبارەی بوون. ئەم بەرنامە لەلایەن کۆمیتەی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە لە کوردستان کە بە کورتکراوەیی پێی دەڵێن تەکش و بەرپرسی تەشکیلاتی ناوخۆی کوردستانی کۆمەڵەیە بەڕێوەدەچێت. کۆمیتەی تەکش لە ئاخرین کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا کە ئەم بەرنامە دەست پێ بکاتەوە. بەڵام لە دەستپێکی ئەم بەرنامەدا ئاڵوگۆڕگەلێک پێک دێت. بۆ نمونە هەوڵ دەدرێت هەندێک جار بۆ وەڵامدانەوە بە پرسیاری ڕاستەوخۆی هاوڕێیان و بینەرانی ئەم بەرنامە کەسانێک لە ئەنجامانی کۆمیتەی تەکش یان کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بانگ بکرێن و وەڵامی پرسیاری ڕاستەوخۆی بینەران و بیسەران بدەنەوە، یان ئەو پرسیارانەی بەدەستی کۆمیتەی تەکش دەگەن لەم بەرنامەوە وەڵام بدرێتەوە. هەوڵ دەدەین ژمارە تەلەفۆن و ئادرسی ئەنجامانی کۆمیتەی تەکش لەم بەرنامە بە ئاگاداری هاوڕێیان و هەڵسوڕاوانی ئەم بەرنامە بگات. دەستپێکی یەکەم بەرنامە لە وەرزی نوێی کۆمەڵە و هەڵسوڕاوان بە میوانداری هاوڕێی ئازیز کاگیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە و لە هەمان حاڵدا ئەنجامی کۆمیتەی تەکش دەبێت. هیوادارم تا کۆتایی بەرنامە هاوڕێ و لەگەڵمان بن. کاکسە ئیبراهیم وێڕای سپاس زۆر بە گەرمی بە خەیراتنت دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنەوە و ئەگەر ئیجازە بدە یەکەم پرسیارم لە دەستپێکی ئەم بەرنامە پاش تێپەڕبوونی مانگێک بەسەر بەهاری ساڵی 1402 هەتاوی و لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکار سەبارەت بە هەلومەرجی سیاسی ئێستای ئێران و کوردستان و بەردەوامی شۆڕشی ژینا و فاکتۆرە سەرەکیەکانی و زیندووبوونی ئەم شۆڕشە دەست پێ بکەین. فەرموو کاکسە ئیبراهیم. زۆر سپاس بۆ ئێوە و سڵاومەیە لە خزمەت بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێوەدا. سەبارەت بە بارودۆخی سیاسی ئێستای ئێران بەڕاستی لەوانەیە مەجالی بەرنامەکە زۆر ڕێگا نەدا، بەڵام زۆر بە کورتی دەتوانم بڵێم کە لەلایەکەوە وەزعی ڕێژیم شپرزەیە و لایەکەشەوە خەڵکیش شور و شۆخ و ئەنێرژی خەبات و وارزە دەگەڵ بارودۆخی ئێستایان هەروە زیندووە و تێدا بەهێزە. بەهێزترە لەوەی کە تا ئێستا بووە لە توولی 4 ساڵی ڕابردوو. و موقعیەتی ڕێژیمی لە هەموو ڕوویەکەوە دژوارترە. مەسەلەن بۆ نمونە لە ڕووی ئابووریەوە وەزعی خەڵک زۆر پەرێشانە و ڕێژیم هیچ ڕێگاچارەیەکی نییە. لە ڕووی موقعیەتی بینەلملەلیەوە منزەویە و کەماکان لەژێر هەموو ئەو فشارانەی کە تا ئێستا بووە زیادیشی کردووە. لە ئاستی منتەقەیدا لە پاشەکشەیە مەسەلەن بۆ نمونە لە سوڵحی عەرەبستانی لەژێر فشاردا کردووە، یعنی واقعان بۆ ئەوەی کە فشارانە کەم بکاتەوە. وردە وردە ئێستاوە خەریکن لە سووریە سازش دەکەن لەسەر بەعزێک مەوازەی خۆی بەم زوانە بناچار سووریش بەجێ دێڵێ و هەموو ئەو زیادەخوازیانەی کە لە ئاستی منتەقەدا هەیبووی هەموو ئەو زیادەخوازانە وردە وردە وەلادەنی. ئەمەش وەزعی بینەلملەلیەکەیەتی ینی بۆ بارودۆخی ئێستای ڕژیم یەک خاڵی ئیجابی یا یەک خاڵی مثبت نییە کە بڵین ڕژیم پێداگری لەسەر دەکا و دەتوانێت مەسەڵەن بکاتە بنەمایەک بۆ ئەوەی کە بەردەوامی خۆی درێژکاتەوە. بەڵام با لەوە بگوزارین بە بڕوای من ئەوەی کە مهمە ئەو شۆڕشەیە کە ئێستا لە کایدایە، ینی شۆڕشی ژینا. شۆڕشی ژینا حەز دەکەم لەسەر ئەوە تەوزیحاتێکی زۆرتر بدەم کە ڕۆم بێتەوە کە لە بەرابەر ئەو کەسانەی کە پێیان وایە ئەوەی کە شور و شۆغ لە سەرشەقامەکان کەم بۆتەوە گویا ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو شۆڕشە دامرکاوەتەوە. نا بە بڕوای من ئەو شۆڕشە بەردەوامە، دەلایلێکی بابەتی هەیە بۆ ئەوان. جارێ
لە سەرەتاوە بەعضێک لە بنگا تەبلیغاتیەکانی پڕبینەندەی لە ئێران کە معمولەنیش سەر بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتی بوون، ئەوانە تەوەهم یا خۆشباوەڕی بە سەرکەوتنیشی ئاسان و زوو بەزوویان لە نێو خەڵکدا پەروەردە کرد کە ئێمە هەر ئەوەختیش وتمان شۆڕش سەرکەوتنی شۆڕشێکی سیاسی، شۆڕشێکی کۆمەڵایەتی مەلزوماتێکی هەیە دەبێت و مەلزوماتی ئامادە بێت. وتمان کە جەماوەری خەڵک هێشتا هەموو هێزی خۆی نەهێناوەتە مەیدانێشا و زەرفێت و ئیمکاناتی کە هەیەی نەیهێنێتەوە بدەوە بۆ سەرکەوتن چەند عامل پێویستە کە ئەو چەند عاملە دەبێت دەست بدەنە دەستیەک تا سەرکەوتن تەمینکەن. یەکیان جەماوەری بوونە. ئێمە دەزانین کە جەماوەری خەڵک بە هێزی خۆیان ڕزگار دەبن، جەماوەری کرێکاران بە هێزی خۆیان ڕزگار دەبن. هێزێکی ڕزگاری بەخشی لە دەرەوە لە ئاسمانەوە لە شوێنێکی مەوهومەوە نییە کە بێ ئەوان نەجات داوان دەبێت بە هێزی خۆیان ڕزگار بدە. هێزی خۆیان لە جەماوەری بوونیاندایە. پس کەوای پێش هەموو شتێک دەبێت جەماوەری ئەو خەڵکە هات بێتە مەیدان. خۆمە دیتمان شۆڕشی ژینا لەگەڵەوەشدا لە ئاستی خۆیدا جەماوەری بوو، بەڕاستی بەتایبەت لە کوردستان هەر زۆر جەماوەری بوو، لە بەلوچستان جەماوەری بوو، بەڵام هێشتا لە ئاستی هەموو ئێراندا ئەو جۆرێک کە چاوەڕوان دەکراوانە بوو. مەسەلەن بۆ نمونە بزوتنەوەی کرێکاری هەموو زەرفێتەکانیەوە نهات بۆ مەیدانی ئەم شۆڕشە دیاری کراوە. بزوتنەوەی حەق تەڵەبانەی بازنشستەکان، معلیمان، بەشەکانی دیکەی کۆمەلگا جۆشی نەخوارد بوو لەگەڵ بزوتنەوەی شۆڕش جێرانەی ژینە. ئەمانە هەمووی نیشانی دەدا کە هێشتا جارێ ئەو فاکتۆری یەکەم کە مهمترین فاکتۆر بوو کە عیبارەت بێت لە جەماوەری بوون، ئەوە هێشتا تەمین نییە. فاکتۆری دووەم فاکتۆری تەشکیلاتە. یعنی هیچ شۆڕشێک بەبێ سازمان و بەبێ تەشکیلات ناتوانێت سەرکەوێت. یعنی ئەگەر سەریش کەوێت بۆ ماوەیەکی کورد زۆر زوو دەستکەوتەکانی پێشێر دەکرێتەوە. تەنیا تەشکیلاتە دەتوانێت هەم مەلزوماتی سەرکەوتن فراهەمکە، هەم سەرکەوتن لە بە کەمترین ئازار و ڕەنجەوە دابین بکە، هەمیش نهایەتەن هەموو ئاوات و ئارزوەکان بەدیبێنێ تەشکیلات. دەزانی کە جمهوری ئیسلامی لە ئەو ساڵاندا ئیجازەی نەدابوو تەشکیلات بکان، سازمانهای مەدەنی و جەماوەری و ئەمانە شکل بگرن. لە هەر کوێسەری هەڵدا بوو فعالین و ڕەهبەرانیان گرتن و خستبوو زیندان یا ئاوارەی هەندەرانی کردبوون یا ئەعدامی کردبوون، لەبەرەوە ئیجازەی نەدابوو. ئەلبەتە من دەزانم لە مەقاتعی جۆرا لەگەڵ ئەوەشدا کە ئەو هەموو زەخت و زۆر فشارە بووە، بەڵام هێشتا دەرەجەیەک لە تەشکیلات و سازمان لەناو خەڵکا پێکات، لەناو کرێکاران و لەناو جەماوەری خەباتکاردا پێکات بوو. ئەوە دەبینەوە منشوری 12 مادەی کە ئەخیرەن بڵاو بووە، ئەمە لەلایەن کۆمەڵێک لەو ڕێکخراوانەی کە واقعان مەوجودن، کەوایە ئێمە ئەگەر چی لێرەشەوە لە سفرەوە دەستمان پێ نەدەکرد، بەڵام لە هەمان کاتدا دەزانین کە ئەو تەشکیلاتانە هێشتا جەماوەری نەبوون بۆ مانە. مەسەلەی سێهەم ڕەهبەری بوو. مەسەلەی ڕەهبەری شکلی نەگرت بوو. ڕەهبەری لە دەرەوەی وڵات و لە دەرەوەی جۆنبش و بزوتنەوە شکل ناگرێت، پێک نایە. ڕەهبەری لەناو جەرگەی خەبات و مبارزەکەدایە کە سەر هەڵدەدا. بەڵام ڕەهبەری مەوجودێکی نەناسراوی نەهێنی غیبی نییە. ڕەهبەری چێهرەهایکی ناسراون، کەسایەتیهایەکی مەقبوڵی جەماوەرن، کەسانێکن کە خەڵک بڕوایان پێ دەکەن، خەڵک بە قسەیان دەکەن، جەماوەری خەڵک لە بەڕێیەکی دروستە هیدایەت دەکەن و ئەوانە دەبێت عەلەنی بن. بەڵام چۆن عەلەنی بن؟ هەم بۆ تەشکیلات دروستکردن و هەم بۆ عەلەنیبوونی ئەوانە هاوسەنگی هێز پێویستە. یعنی پێویستە دوژمن جمهوری ئیسلامی بە دەرەجەیەک پاشەکشەی کردا بێ، جۆرێک مەسەلەن تەوازونی خۆیەکی تازە دروست بوو بێ کە تێیدا ئەم کەسایەتیانە بتوان خۆیان عەلەنیکردن و ئەو تەشکیلاتانە بتوان دروست بن. خۆ دیارە هەموو یەکجێ دروست نابێ، وردە هەنگاو بە هەنگاو پرۆسەی گەشەکردنی هەموو شۆڕشەکانی دنیا هەرەوەمان پێ دەڵێ لە هەمان کاتدا کە هاوسەنگی هێز دەگۆڕێ، وردە تەشکیلاتی سەقامجی پەیدا دەبێت، تەشکیلاتی جەماوەری، تەشکیلاتی حزبی و وردە ڕەهبەرانیش جێ دەکەون لەنێو خەڵکدا. ئەو وەختەیە مەسەلەن ڕەهبەرانی تەبعیدی، ڕەهبەرانی دەرەوەی وڵات، ئەوانەی کە مەسەلەن بە نوعێک لەو ساڵانەدا بە شکلێکی دیکە فعالی خۆیان دامەدا، ئەوانە دەگەڵ یەکتر تێکەڵ دەبن، جوفت و جوور دەبن. یعنی جۆرێکی وای دەبێت کە تەفکیک لە یەکتر تەفکیک ناکرێت، لەکتر جیا ناکرێنەوە.
ئێمە ینی بۆ بەسەرکەوتن گەیاندن و بەسەرکەوتی شۆڕژین ئەو پرۆسەیەمان پێویست بوو. ئێستا ئاگاهانە بێ یان بە خۆرسک ئەو ئاگاهیە چۆتە ناو زەینی ئەو جوانانەی ئەو ژنانەی کاتبوونە مەیدان کە ئێستا لەو مەقتەعدا دوای 6 مانگ لە شۆڕشی ژینە پێویستە ئەو سەنگەرانی کە بەدەستیان هێناوە ئەو دەستکەوتانی کە بەدەستیان هێناوە ئەوانە قایم کەن جارێ ئەوانە سەقامگیرکەن جاکە ئەو موقعیەتی خۆیان قایم کرد ئەو مەرجوماتی پێشڕەوی بعدیش فراهم دەبێت. بۆیە بە بڕوای من ینی ئەم دیفاعەکە موقعیەتێکی موقەتە کاتیە ئەم دیفاعە مقدمەیەکە سەرەتایەکە بۆ بازێکی گەورەتر لە 2010دا ینی ئەوە بەمانای واقعبینیە ینی ئەوەی کە جوانان وەختێکی تر خەڵک نەهات سەرخشەقام خەڵکی وەسیع خەڵکی میلیۆنی نەهات ئەوان لە جنبشەکەی خۆیان پاشکەس نەبوونەوە بەڵام ئەو دەستکەوتانی کە تا ئێستا بەدەستیانەوە ئەوانە محکەم دەکەن بۆ ئەوەی کە مەجال فراهەم بێ ئەو خەڵکێک تا دووکە مەجالی نەبوو ئیمکانی نەبوو یا بە هەر دەلیلێک نەهاتوێتە مەیدان ئەو خەڵکەش بێتە هانانەوە و ئەو بزوتنەوەی جەماوەری بێتەوە کەوابێ ئەوەی کە من ئێستا ئەرستانی دەکەم ئەوە بە هیچ جۆری لە جۆرەکان مانای ئەوە نییە کە ئەم جنبشە یا شکستی خواردووە عەقەبنشینی کردووە ئەمە حرەکەتێکی مبارزاتی دیاریکراوە لە پێناوی پێشڕەفتێکی گەورەتر. ئەو دەستکەوتانە چین کە بەدەساتون ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا بەدەساتون و ئەم جەماوەرەی کە شۆڕشی ژینیان بەڕێوە برد و بەرپاکرد تا ئێستا دەیان هەوێ محکەمیکەن کامانن. پێش هەموو شتێک ئەو وشیاریە کۆمەڵایەتیە کە بردویانتە ناو جەرگەی جەماوەرەوە. ئێمە دەزانین کە ئێستا مەقام و مەنزەلەت و حورمەتی ژن چەندە لە جامعەدا چۆتە سەرێ. لە جامعەدا کە چۆتە سەرێ بەجێ خۆ لەنەو سازمانە سیاسەکانیش ئێستا سازمانێکی سیاسی کە ئەندامانی کۆمیتەی ناوەندەکەی ژنی کەم تێدا بێ پێی شەرمە عەلەنیان کاتەوە. هەر پانێلێک هەر کۆبوونەوەیەک هەر ئیزلاتی دەگیرێ ئەگەر ژنی تێدا کەم بێ خەڵک بە چاوی سەرزەنشەوە چاوی لێ دەکات ئەو فلانە هەیەت بۆ ژنی تێدانێ فلانە سوتە بێشتان بۆ ژنیە فلانە کادری ڕاهبەریتان بۆ لە ژنان دابین نەکردووە بۆ نینەوە لە شوێنەوەوانە. ئێستا هەموو کەس قسە لەسەرەوە دەکات سبەینێ قانونی ئەساسی ئاندێران بتێ بنووسێتەوە ئۆرگان های ڕاهبەری بنووسێتەوە دەبێت ساهمی مساوی بۆ ژن و بۆ پیا و وەکو یەکدا بندرێ. ئەمە ئەوە لە نێو سازمانهای سیاسی لەناو جەماوەریش لە حورمەتی ژن چۆتە سەرێ. ئەو موقعیەتەی کە ژنان بەدەستیانهێناوە ئەوە خۆ ناشی لەوە نییە مەزڵومیەتیان نیشاندا بێ ئەوە مەحسوولی شۆڕژگێڕی و خەباتکاری و بوێری و گیانفیداییانە پەیدا بوو یعنی کەس ڕەحمیان پێ ناکات ئەو موقعیەتی بۆ هێنابنە سەرێ. ئەوان سەروگەرنی خۆیان کێشاوەتە سەرێەوە بە ئەو سوکایەتی و تەحقیری دەیان ساڵی لەژێر باری سوکایەتی و تەحقیری دەیان ساڵە هاتوونە دەرێ. ئەمە دەستکەوتی ئەو شۆڕشی ژینە. دەستکەوتی دووەمی بە بڕوای من پاشەکشەکردن بۆ بە ڕێژیم بەڕۆن ئێستا خیابانەکانی تاران تەمەشاکە خیابانەکانی شارەکانی دیکەیران تەمەشاکەن بزان چ غەوغایەکە لەسەر حجاب لەسەر پەچە. هەر کەس پێی خۆش بێ حساب لا دەدا و جوابی خاهرزەی نەبوو گەشتی ئەوانەی ئاتش بە اختیارانی ڕێژیم و جوابی وانە نادەنەوە کێشە دروست دەبێ جەریمەیان دەکەن قەبزی نازانم خزمەت گوزاریان پێ نادەن لە بیمارستان ڕێگەیان نادەن نازانم ئیجازەی خروجیان لە وڵات پێ نادەن هەمووانە بەڵام مقاومەت دەکەن و ئەوەندە مقاومەتەکەش وەسیع و توودەیە ڕێژیم باشاری ناکە خۆ پێشی ناکرێت هیچ پێ ناکرێت ئەوە فقط دەتوانێت معجزەی شۆڕشی ژینا بێ. و ئەوە دەستکەوتێکە ئێدامەی هەیە ینی ئەوە ژنانی ئەو وڵاتە ژنان و جوانان و خەڵکی ڕاپەڕێوی ئەوەی لە جەرگەی شۆڕشی ژینادا ڕاپەڕین ئەوانە خەریکن ئەو دەستکەوتانە تەسبیت دەکەن و دوژمن ناچار دەکەن مری بۆ دانجا. ئەوە زۆر مهمە لەو لە حەزەوە کە حیجاب لە هەمان کاتدا پایەیەکی ئیدئۆلۆژیکی ئەو ڕژیمەش بوو بەلابردنی حیجاب پایەیەکی ئیمانیان دەڕوخێ پێ باوەڕەکانیان دەڕوخەوە لە هەموو ئیستراتیژیەکە لەسەر ئەساسی ئیسلام و قەوانین ئیسلامی و ئەوانە دامەزرا بوو هەمووی ئەوانە دەبێتە بەڵقی سەر ئاو ئەوە سەرکەوتنێکی گەورەیە. بە بڕوای من بێجگە لەوانە سەرکەوتنێکی دیکەی گەورەش کە بەدەساتووە ئەویش ئەوەیە ڕیزەکانی دوژمنیش ئاشوفتەیە پەرێشانن ینی تۆ تەمەشای کە ئێستا خامنەی قسە دەکە ئەوەڵ و ئاخری قسەکانی یەک نییە. لە حاڵێکدا خومینی کوتوێتی میزان ڕای خەڵکە دەنجی خەڵی میزانە خۆ
خۆیان دوو ڕەفراندۆمانی لەبێ بەرگوزار کردووە هەموو 4 ساڵێک انتخابات بەرگوزار دەکەن ئێستا خامنەیە تۆ دەڵێ ڕێی خەڵنی هیچ نییە و خەڵک جاچوزانێت قەزاوت بکە و بۆ ئەو شتانە نابێ مەشورەت بە خەڵک بکەین و ڕەفراندۆم مەسخەرەیە و هەموو ئەوانە ینی تەواوی ئەوەی کە بناغی بیر و باوەڕ و بۆ چوونیا بوو هەمووی دەبێتە بەڵخی سەراو ئەوەش دەستکەوتی شۆڕشی ژینایە کە ئاوە تووشی پەرێشانی کردنەوە و خامنەی جەلسە دەگرێت بۆ بەسیجەکان لێ هەڵدەبەزنەوە بەسەن ویددیۆکەی بڵاو بۆتەوە بزانە بەسەن چی پێ دەکەن مەجبور دەبێت جەلسەکە بە پەلە پرۆزە بەجێ بێڵێ سەرانی سوپای پاسداران هەروە بە بڕوای من لە ئیدامەی ئەو شۆڕشە ئەو تەجەوزاتە زۆرتر دەبێت ئەوانە هەمووی دەستکەوتن کەوایە شۆڕشی ژینە بەردەوامە و لە قۆناغی ئێستادا خەریکە دەستکەوتەکانی تەسپید دەکا خەریکە خۆی ئامادە دەکات بۆ بازێکی گەورەتر بەڵام بازی گەورەتر کوێیە لە چییە بازی گەورەتر بازێکی جەماوەریترە نیشانەکانی دیارەکە ئەوە جەماوەریتر دەبێتەوە جارێ ئەوڵان بزوتنەوەی متالباتی ینی بزوتنەوەی کرێکاران بزوتنەوەی معلمان بزوتنەوەی خانەنشینان هەموو بزوتنەوە کۆمەڵایەتەکان دووبارە ینی لە دووسێمانجی ئەخیردا دووبارە سەریان هەڵداوەتەوە کە ئەمانە سەریان هەڵداوەتەوە هەر عینەن دووپاتبوونەوەی ئەوەی ڕابردوونین هەنگاوێک پێشترن تەمەشای متالباتیان کە تەمەشای شعارەکانیان کە هەست دەکەیت کە پلەیەک چوونە سەری تەمەشای ڕادەی ڕێکخرابوونیان کە مەسەلەن ئەوەی ئەقتصابی کرێکارانی نەوتی جنوب گەلێک وەسیعترە لەوەی پێشووتر و هیچێک لە داخوازەکانیشان ئەوەی کە بۆ داخوازەکانی پێشووی تری ئێمەتان پێشێل کردو معلمان ئێستا ڕاستە نێوی حرەکەتەکان حرەکەتی سنفیە حرەکەتی سنفیە بۆ مەسلەی استخدام و معیشەت و بەڕێچوون و حقوق و ئەمانەیە بەڵام ئێستا هاتوونە سەرخەت دیفاع دەکەن ئەو مەسمومکردن و ژاراویکردنی مەدرسەکان محکوم دەکەن داوای ڕێگاچارە دەکەن خۆیان ڕێگاچارە پێشنیاد دەکەن ئەومانەیەوە هەنگاوێک چێتە سەر بزوتنەوەی بازنشستەکان من لە ڕۆژاندا خەبەرەکانی لە تەلەڤیزیۆنی خۆشمانەوە بڵاو بۆتەوە دەبینن بە ئاشکرا دیارەکە ڕادیکالتر بوو کەوایە شۆڕشی ژینە جارێک ئێستا لەو قۆناغەدا لە وجودی بزوتنەوە متالباتیەکاندا سەر هەڵدەدا خۆی دەنوێنێ ئەو بزوتنەوە متالباتیانە خاصیەتیان ئەوەیە کە هەم نانێک دەخەنە سفری خەڵکی فەقیرەوە لەسەر مبارزەی خۆیانەوە هەم وردە تەشکیلاتیان بۆ دروست دەکەن تەشکیلات پێک دێ هەم وردە ڕەحبەرانیان سەر هەڵدەدان لە ناو خەڵکدا و هەنگاو بە هەنگاو پاشەکشە بە دوژمن دەکەن ئەوە بە بەڕوایم زۆر ئومێدوار کنندەیە و ئێمە دەبێت و هەوڕێیانی ئێمە سوراوانی ئێمە دەبێت بەو ڕوحەوە خۆیان بە ئیدامە دەری ئەو شۆڕشە و پەرەپێدەری بزان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم زۆر سپاس بۆ وەڵامەکەت. کۆماری ئیسلامی هەر ڕۆژ تاوانێک ئەنجام دەدات. چەند مانگێکە مەسمومکردنی خوێندکارانی کەج لە ئارادایە و تا ئێستا زیاتر لە 5,000 خوێندکار ژەهراوی کراون. ئێوە هۆکاری ئەم تاوانە کە لەلایەن ڕژیمەوە لە پێش چاوی دنیا ئەنجامی دەدات بەچی دەزان و لە هەمان کاتدا بۆ بەرپرژدانەوە دەبێت لە ئاستی کۆمەلگادا چی بکرێت؟ هۆکارەکەی بەڕاستی ئەوەیە کە ڕێژیم زۆر داغدارە لە ژنان و کچانی ئەو وڵاتەوە بەتایبەت لە نەوجەوانانێک کە لە مەدرسەکان بە دروشمی ژیانە ئازادی هاتنە دەرێ و تەسویرەکانی خۆمینیان لە کلاسەکانیان هێنا خوارێ و پەچەکانیان لەسەریان لادا و لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی لیان داغدارن ئەوە پێیان وایە کە بە بەسلا ئەو جنایەتە کە لە دژی نەوجەوانان و کسان دەکەن جامعە مەرعوب دەبێت. هەدەفەکەی هۆکارەکەی ئەوەیە دەیانەوێت جامعە مەرعوب بکەن هەر ئەو کارانی تا ئێستا کردویانە ئەلبەتە خۆیان وا دەنوێنن کە ئەوە گویا ڕێژیم خۆی نییە ئەو کارە دەکات ئەوە بەسلاح کەسانێکی سەرکەشن ئەو کارە دەکەن بەڵام هەموو کەس دەزانێت کارێکی ئاوا بە پانایی هەموو ئێران 5,000 مەدرسە لە ماوەی چەند مانگدا بە بەردەوام لە شارێکەوە بۆ شارێک لە بۆستانێک و بۆستانێکی دیکە ژاراوی بکرێن ئەوە ناتوانێت کارێکی ڕێکخراوی سازماندراوی هدایەتکراو لەسەرەوە نەبێت. ئیجا ئەوانە کە ئیدعا دەکەن دووربینیان داناوە و هەموو گۆشە و کەناری ئەو مەملەکەتە ڕەسەد دەکەن و هەموو کوچە و کۆڵانێک لەجێ چاوە دیێریاندایە و ئیدعا دەکەن کە
دووربینی هوشمەندیان داناوە کاتە قیافەکان دەناسێتەوە لە ڕووی ناسینی قیافەکانەوە جەریمەی بەدحیجابی و بێحیجابی بۆ ژنان دەنووسن و دێنە نەماڵەکەیان ئەو ڕژیمە گۆیە عاجز بووە لەوەی کە بکەرانی ئەو جنایەتە بناسێ ئەوە قسەیەکی پوچە معلومەکەن ئەمە جا چه خۆی ڕاستەوخۆ سازمانیدا بێت چه ئاتش بە اختیارانی ئەو کاریان کردبێ دەرهەرحاڵ لە هەردوو سوورەتدا بە بڕوای من نیشان دەدا کە زۆر داماون یعنی ئەوە نهایەتی داماویە نهایەتی داماویە چون جارێ ئەگەر بڵین خۆیان دەیکەن بۆ هیچ ناکرێت بەەوە غیری جامامە ڕوونا بەغێرەوە نەفرەتی خەڵک لەو ڕژیمە زۆرتر دەبێت ئابڕووی لە ئاسی جیهاندا زۆرتر دەچێت معلومە ئەوە سیاسەتێکی بەنسبەت بەرژەوەندی خودی ڕژیمیش عەقڵانە نییە بەڵام ئەگەر بڵین ڕێگای شر کردو ئاتش بە اختیارانی بیکەن بە عسیبان و دەمارگرژی مەسەبی هەر کەس سازمانیان داوا کارە بکەن خۆی خامنەی ئاتش بە اختیاری ئاوا تعریف کرد وتی ئاتش بە اختیار و بۆ کەسانی کە وەختێکە کە فەرماندەیەکیان نەماوە فەرماندەهی نەماوە ڕابطەی لەگەڵ جەماو واحدە نظامەکەی قەتع بووە مەیدانی شەڕیشە ئیتر ئەوە سەربازان و ئەو دەست و پەیوەندەکانی نظامی لە مەحەلدا بە اختیاری خۆیان کار دەکەن یعنی بەم جۆرە منتەسەبکردنی ئەم حرەکەتە بە ئاتش بە اختیاریان مانای ئەوەی فەرماندەهی نەماوە مانەوە ڕاهبەری ناکرێت مانەوە ڕاهبەر نەماوە یعنی خۆیان بەدەستی خۆیان سەلبی اختیار دەکەن لە خۆیان بۆیە من پێم وایە ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە دەڵێم ئەو ڕژیمەش تووشی شپرزەیی بوو یعنی ئەوە نیشانەیەکی بێسەر و سامانی و شپرزەیی و بێسیاسەتیە لە بەڕێوەبردننی ئاسایی تا ئێستای وڵاتی بووە بەرامبەر بەوە دەبێت چ بکرێت بەرامبەر بۆ وازە دێ مقاومەت بکرێت و مقاومەتیش تەنیا بە منداڵانی جوانانی مەدرسەکانمان ناکرێت بە کەسان تەنیا لە مەدرسەکان ناکرێتەوە دەبێت ئیشی باقی کۆمەلگا ئیشی بنەماڵەکانیان ئیشی هەمووانەیەکەم مناڵیان لە مەدرسەکاندان کە دەکات جەماوە هەموو کرێکارێک هەموو 90% خەڵکی وڵاتە بەخێ منداڵ لە مەدرسەکان دەخوێنی و لە مەدرسە دەبێت پارێزگایی لە گیان ئاسایشی منداڵەکانیان بکەن و وەختی ڕژیم نایکە خۆیان بیکەن کوردستان بە دەلیوی سنەتی مقاومەتی تێدا بەحسی ئەوە مەترا وشتیەوە شکلی گرتووە تا ئەندازی خەریکە شکل دەگرێت ئەویشەوە خەڵکەکان دەڵێن ئەگەر ئێوە بۆتان ناپارێزی خۆمان دیپارێزی جا من دەڵێم مەدرسەکان لە چۆن لە گەڕەکەکانی تر هەر گەڕەکەی هەر محەلەی مەدرسەیەک تدا مەدرسەکان لە گەڕەکان با شورای گەڕەک تشکیل دەین شورای هەر گەڕەکەی تشکیل دەن یەکێک لە کارەکانی شورای محەلە شورای گەڕەک ئەوە بێ کە پارێزگاری بکە لە مەدرسە لە بەرابەر ئەو تعرضاتی کە بەجانی منداڵەکان دەکرێت لەبەرەوە ئەوەی لە کوردستان دەستی سەری هەڵداوە و وەختی خۆشی نمونی زۆرمان بۆ لە جریانی کۆڕۆنادا لە ڕووداوی بوو لە ڕزەدا لە ڕووداوی کارەساتی سروشتی و تەبیعیدا شتیاوامان دیوە خەڵک بەهانایەکترەوە چون ئێستاش دەبێت خەڵکی وڵاتی بەهانای جوانەکانیانەوە بچن بەهانیانەوە بچن بەهاناوە چون ئەوەی خۆمان دەیان پارێزی خۆمان نایڵین ئەو جنایەتە ڕووبدا ئەو بێزگە لەوانە بە بڕوا من تحسن ئێعتراض ئێعتراض هەرنەوە هەر شکلێکی ئێعتراضات کە بەرامبەر بەو جنایەتە هەم مەشروعە هەم عەمەلیە هەم فعلاً بە ئاسانی سەرکوب ناکرێت زۆر واقعیەوە من پێم وایە کە ڕژیم ئیرادەی ئەوەی نییە ئەوە ناشی هەوێ پێشی ئەو جەریانە بگرێ ئەگەر دەمان هەیە پێشی بگیرێ و بەربەستێکی بۆ دابدرێت هیچ ڕێگایەک نییە و غیرەوەی کە خۆمان بینە مەیدان. بەڵێ زۆر سپاس کەس ئیبراهیم لە دڵی شۆڕشی ژینەدا زۆر کەس باز لە بێدەنگی بزوتنەوەی کرێکاری لەم شۆڕشە وەکو خاڵی لاواز دەکەن بەڵام نزیکەی یەک هەفتەیە ناڕزایەتی و مانگرتنی کرێکارانی پێترۆشیمیەکان لە زیاتر لە 45 ناوەند بۆ بەدەستهێنانی داخوازیەکانیان دەستی پێکردووە ئەم مانگرتنە چۆن دەبینن ئێوە تەسیری بۆ بزوتنەوەی کرێکاری و شۆڕشی ژینە چی دەبێت و سەرکەوتنی لە گرەوی چیدایە بەڕایەوە سەبارەت بەوەی کە بزوتنەوەی کرێکاری بێدەنگ بۆ پێشداوەتان ئارز بکەم لە 18 ساڵی ئەخیر ئەوەی من لە بیرم بێ ئەوەی تۆمار کرابێ هیچ ساڵێک نەبووە کەمتر لە 4000 مانگرتن و ئێترازی کرێکاری ڕوویدا بێ و ئەو مانگرتن و ئێترازی کرێکاریانەش هەمووی لە مەحەلدا بەڕێوە چون ڕاهبەری خۆیان بووە سازماندەری خۆیان بووە و معمولەنیش ڕوحیە و وەرەی بەخشیوە بە کرێکاران و هەمووانە لەبەرەوە بزوتنەوەی کرێکاری بەو معنە خامۆژ نەبووە
ئەوەی کە بەسلاح کەمبوود بە لەو لەحاظە ئەوە بووە ئەو بزوتنەوەیە لە بەشە جۆرا و جۆرەکانی لەگەڵ یەکتر هەماهەنگ نەبووە. مەسەلەن ئەگەر کارگەرانی نەوتی جنوب سابیان کردووە کارگەرانی مەسەن هێبکۆ و ئازراب وەختێکی کە کردویانە. فولادی ئاهواز لەگەڵ نێشەکەری هەفتەپە بە باشی مەسەن هەمزەمان و هەماهەنگ نەبووە. کارگەرانی مەسەن مسی سەرچەشمە لەگەڵ کرێکارانی مەعادنی مەسەن دامغان و شوێنەکانی دیکە هەماهەنگ نەبوون. یعنی کەمبوودێک لێرە دەکەوێتە بەرچاو ئەویش ڕەهبەرانێک کە بتوانن ئەوانە بەیەکەوە گرێ بدەن. ئەخە کرێکاری مەسەن هێبکۆ و ئازراب هەر هەمان داخوازیان هەیە کە کرێکاری نەوتی جنوب هەیەە. هەمە کرێکارانی شارەداری شارەکانی تاران و کرێکانی خزمەتگوزاری هەمان داخوازیانە حقوقیان سەری وەخت نادرێ، حقوقیان کەمە لەگەڵ تەورم نایەتەوە، ساعتکاریان زۆرە، شرایطکاریان سەختە، هەمویان وەکو یەک وایە. پس فقط کافیە ئەمە جۆرێک لە هەمزەمانی تەمینکەین. ئەوە شاید ئەوە ینی بکرێ بە وەکو گەورەترین کەمبوود بۆی کە بزوتنەوەی کرێکاری نەیتوانێت یەک پارچە دەرکەوێت. ئەمە تا جگای کە بە بزوتنەوەی کرێکاری مربوطە و تا جگای کە بە ئێستا و موقعیەتی ئێستای بزوتنەوەی کرێکاری مربوطە دەبێت یەک واقعیت بزانین کە منطقی مبارزەی کرێکار دەگەڵ منطقی مبارزەی مەسەلەن خوێندکاران دانیشتجویان بەخی کۆمەلگا فەرقی هەیە. کرێکارەوە بە تایبەتی کە ئێستاش دەستوریان داوە هیچ کارفەرمایەک نابێ حەقی دەورانی مانگرتن بدا بە کرێکاران. ئەومانەیە ئەو چەند ڕۆژی کە کرێکارەکان مادەگرن ئەو چەند ڕۆژە حتا ئەگە سەرکەوتنی بەدەست بێنن حقوقیان ئیزافە بێ حقوقی ئەو چەند ڕۆژیان پێ نادەن. دێ ئەوان خۆ زەخیرەیان هەیە پێ بژین. ئەو کرێکاری ئوروپایی بیمەی هەیە، کرێکاری ئوروپایی کرێکاری وڵاتانی پێشرەفتە بە مبارزەی خۆیان گەلێک دەستکەوتیان بەدەستەوە، سندوقی تەعاونیان هەیە، سندوقی ئێقتسابیان هەیە، زەخیرەیەکیان لە ماڵەوە لە بانکدا هەیە، شتێکیان پێ دەژین. بڵام کرێکاری داماو لە ئێران لەکوێ بێنێ چاپکە خانەوادەکەی لە برسان دەمرن ئەگەر نەیبێ. لەبەرەوە دەتوانێت مبارزە بکات، دوای پشوویەک بدات، دووبارە مبارزە بکات. یعنی ناتوانێت کرێکاری شەڕی فەرسایشی لەگەڵ سەرمایهداران و دوژمن ئێستا ئەنجام بدات. لەبەر چی؟ لەبەرەوەی کە ئەوان سەرمایهدار ممکنە تەحملی ئەو بێنێ مانگێکی شتەکەی نەفرۆشێ، کالاکەی نەفرۆشێ، کارەکەی تەولید نەبێ، یا مەسەڵەن دەوڵەت یا هەر کەسی دیکە توانای مقاومەتکردنە. بەڵام کارگەر لە وڵاتی ئێمە توانای مقاومەتی نییە لە بەرابەر ژیانی مەعیشەتە. کەوایە ئەو تەوەقوعی کە گوایە ئەوان دەبێت بەردەوام ئەگە شۆڕش ساڵێک 2 ساڵ بەردەوامە ئەوانیشە دەبێت لە حاڵی ئێتسابدا بن، ئەو واقعبینان نیە. وڵا نەتەنیا کرێکار دوکاندارە فەقیرەکانی لەو دەورەیەدا کە ئێمە مانگرتنمان ڕادەگەیان هەموو جارە پێیان دەکەین کاکە ئێمە ئێوەما خۆش دەوێت بە قسەتان دەکەین، بەڵام ئێوەش تۆزە ڕعاتی ئێمە بکەن ئەخەمەش دەبێت کرێ دوکان بدەین، ئێمەش حتا ئەوانش کەوتبوون ژێر فشارەوە. لەبەرەوە مەسئلەی فەقر و مەسئلەی هەژاری شتێکی زۆر مهمە و ئەو هەژاریە ڕێگرە لە ئەوەی کە ئەو مبارزەیە ئەو جۆرەی کرد لە دەرەوە ئێمەمانانێک ڕۆشنفکرانێک کەسانێک کە دەستێکیان لەنەو ئاورەکەدانیە بۆ خۆیان، ئەوانە تەسەوریانێ بۆ ئاسانیە جێبەجێ نابێ. بۆیە ئەو تەسەورەیە ئەو دەڵێن تەبەقەی کارگەر بێدەنگ بووە. تەبەقەی کارگر بێدەنگ نەبووە، بە شێوەی خۆی لە ئاستی خۆی دەنگی هەڵبڕیوە. ئەوە دەنگ هەڵی بڕیوە. ئێستا لە 40-50 واحدی سەنعەتی و 2 ڕۆژێکە پەرەش دەستێنێ بە فشاری اقتصادی زۆرتر بێ، ڕژیم زۆرتر وانەکانی یاشن و خزافەکانی لەو بابەتەوە ئاشکرا بێ، گەورەتریش سەر هەڵدەدا. بۆیە پێم وایە کە ئەم زوتنەوەی زۆر ئومێدەوار کنندەیە و پێم وایە کە ئێمە دەبێت ڕێگایەک بگرینە بەر، ڕێگایەک بگرینە بەر بۆ ئەوەی تاکتیکەکانی دوژمن خونساکەینەوە. تاکتیکەکانی دوژمن ئێستا 2 تاکتیکی بەرچاوە لە بەرابەر جنبشی کارگەریدا. یەکیان سەرکوتە گرتن و زیندان و ئەوەیە، وەیشیان هەژارکردنە. ویان سەرکوتکردنەکەی کە بەوە خونسا دەبێتەوە کە زەعیف بێ بە جنبشی ژینا، بۆ مبارزاتی عمومی، بە هەمووی ئەو مبارزاتە هەمووی کۆکەوە سەریک ڕژیم زەعیف دەکات و ئێستا زەعیف بووە. کە زەعیف بووە توانای سەرکوتکردنیشی وردەوەدە مەحدود دەبێت، ڕێزەکانی هەڵدەوەرێ، تەزەلزول لیاندا پەیدا دەبێت. هیچێک بەوە دەکرێتەوە، ئەوەش هەنگاو بە هەنگاو دەکرێت. ئەوە دەگەڕێمەوە سەر ئەو بەحسەیە وەڵ کە وتم
تەسەوری ئەوەی کە سەرکەوتنێکی ئاسان و زوو بە زوو هەرزان لە ڕێدایە تەسەورێکی واقعبینانە نییە، نەتەنها واقعبینانە بەڵکە زیانباریشە و کەسانێک ئەو تەسەورە پەرە پێدەدەن کە پێیان وایە دەبێت کە وایان پێ باشە کە هەرچی زووتر سەروبەری ئەو شۆڕشە پێکەوە بێ و ڕزگاریان بێ لەو ئەزماوان لە درێژە و ئیدامەی ئەو شۆڕشەدا و لە سەقامگیربوون و بەڕێکخراوبوون و بەڕەهبەربوون و لەواندا قازاز ناکەن. بۆیە لە تەبلیغاتیان تەماشاکە هەر پێچ تەلەڤیزیۆنەکان دەکەوێت دەڵێ سبەینە شۆڕش دەکرێت سبەینە شۆڕشتا دەکەوێت لێرە، ئەوە واقعبینانە نییە. لەبەرەوە ئەوە ئێمە لە ئەوڵش کوتوان دەبێت ئەو سەرکوتجارێ خونسان بێتەوە کەم ئەسەر بێ ئەگە تەواویش خونسان نەبێتەوە. دووەم مەسەلەی فەقڕش بۆ مبارزەی ڕۆژانە هەوڵ بدەن شتێک بێتە نانێک بێتە سفرانەوە ئێنێرژیەک پەیداکەن تا بتوان کارێکی گەورەتری پێ بکەن. بەڵێ زۆر سپاس کاک سەیبراهیم. کاک سەیبراهیم، کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە، پرسیار زۆرە، پێم خۆشە دووە پرسیارم سەبارەت بە ئەرک و وەزیفەی کرێکاران لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی بەتایبەت لە کوردستان بێ. بۆ نمونە مەراسمەکان چۆن بن؟ لە ناوەندی کار و شەقام و مەیدانی شارەکان بن یا لە دەرەوەی شار و لە کۆڕ و کۆمەڵی خانەوادگی و جەمعی و ناسیا و هەڵسوڕاوانە بێت؟ دەرێ لە کوردستان دەتوانم بڵێم 30 ساڵش زیاتر نزیک بە 40 ساڵە 30 چەند ساڵە سنەتی بەڕێوەبردن و بەڕێوەچوونی جێژنی ڕۆژی کرێکار هەبووە، ئەوە سنەتێکی جێکەوتووە لە گەرمەی شەڕی ئێران و عێراقدا، لە گەرمەی سەرکوت و خەفەقانی دەهەی 60 ئێمە فعالینی کاریگەری تێکۆشەرانی سۆسیالیست پێشەوانی و جنبشە لە شارەکانی کوردستان لە سنە لە سەقز لە مەهاباد لە شارەکانی دیکە مەراسیمی ڕۆژی جیهانی کرێکاریان بەڕێوە بردووە. ئێستا کە هەمومان دەڵێن تەوازونی خواکەش فەرقی کردووە، شرایطێکش فەرقی کردووە، حەق وایە کە ئەو سنەتە ئیدامە بدەینێن. واسێنان لەو سنەتە هەنگاوێک بەرەو دوایە نابێ ئەمەنی سوڕاوانی سیاسی منزر ئاسوڕانی کرێکاری لە هەموو ئێران و لە کوردستان زۆرتریش نابێت لەوە واز بێنەوە دەبێت ئەو ساڵ جژنی پێمان وایە دەبێ وابێ قاعدەتەن کە جژنی ڕۆژی کرێکار دەبێت بە شکۆیەکی زۆرتر لە ساڵی پار و ئەوە بەربژاو، چونکە ئەم ساڵ شۆڕشی ناشی لە پشتە. پێزگەلەوانە خۆ دەزانن کە مناسبەتی یەکی ئەیمەی و ڕۆژی جیهانی کرێکار مناسبەتێکی حیزبی نییە، مناسبەتێکی سازمانی نییە، مناسبەتێکی جەماوەریە، مناسبەتێکە لە هەموو دنیا بەڕێوە دەچێت. خودی ڕێژیمیش بەڕسمێت بە زۆر دوای چەند ساڵ نهاتەن بە ڕسمێتی ناسیوە وەکو تاعتیل ئەلامی دەکات. خۆشی لەولاوە دێتەوە هەفتەی کرێکاری ژادرێت لە جاتی ڕۆژی کرێکار. جاکەوایە ئێمە بۆچی دەبێ غافڵ بین لەوەی کە مەراسیمی مستەقیلی خۆمان جەسوورانە و لە جەرگەی شارەکاندا ببین. بە بڕوای من بەڕێوەبردننی مەراسم لە نێو شارەکان و هەروها بەڕێوەبردننی مەراسم بە گولگەشت و شای و خۆشی لە درۆ شارەکان ئەوانە ئالتەرناتیڤ یەکتر نین، ئەوانە بەدیل یەکتر نین، هەردووچیان دەتوانێت هەبێ. من ئەهمیەتی چوونە دەرەوە و جێژنگرتنی کرێکاران و ژنان و ئەوانەشان بشان یەکتر پێکەوە هەڵپەڕین و خۆشیکردن و قەتنامە نووسین و قەتنامە دەرکردن و سوخۆنڕانیکردنەوەوان لە دەرەوە بە ئەرزشمەند دەزانمەوە پێم کارێکی باشە، بەڵامەوە لە هەمان کاتدا دەبزانینەوە جێگای ئەو حزوری قودرەتمەندی فعالینی کارگەری و کرێکاران و خانەوادەکانیان و هەمووانە لە ناو جەرگەی شارەکان جێگای ئەوە ناگرێتەوە. بۆیە ئێمە تەوەقۆمانەوە داوامان ئەوەیە کە لەم چەند ڕۆژەدا کە ماوە بۆ بەڕێوەچوونی ڕۆژی ئەوڵی مانگی مەی ئەو مەراسمە لە شارەکانی کوردستان لە درێژەی سنەتی تا ئێستا و ئومێدەوارین لە شارەکانی دیکەی ئێرانیش بەڕێوە بچێ و ئەوە تەوەقعێکی زۆر نێ بەڕاستی. بەڵێ زۆر سپاس کاک سەیبراهیم. کاک سەیبراهیم ببوورە لێرە پرسیارێک دروستەوێ لەوانەیە پرسیارێک بەشێک لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بێت بە لە بەرچاوگرتنیەوەی کە لە شۆڕشی ژینادا ژنان پێشەنگ بوون و ئێستایشان لە چه ڕێگایەکەوە دەتوانین بەشداری بەرین و کاریگەری ژنانی کرێکار و زەحمەتکێش دابین بکەین؟ پێشترەوە بڵێم بە نەزەری من ڕاستە کە حیجاب یەکێک لە پایەکانی ئیدئۆلۆژی کۆماری ئیسلامی و
زۆرشی پێسەخلەت و زۆرشیان مقاومەت کردوتە ئەسەر لە بەرابەریدا ئەوانە بەڵام باوجودی هەمووی ئەوانە و لەگەڵ هەموو ئەهمیەتێکیش کە هەیەی و لە پێکهێنانی تەوازونی خۆی ئێستادا هێشتا دەتوانم بڵێم مەسئلەی ئەسڵی ژنانی کرێکار و زەحمەتکێش نییە. یعنی ئەوانش ئەلبەتە ئازار دەبینن بەو تەحقیر و سوکایەتیە بەڵام ئەوان پێش ئەوان مەسئلەیان مەسەلەی هەژاریە مەسەلەی نەداری فەقری خانەوادە پێش هەموو کەس بەسەر ژندا دەڕوخێ ژنان زۆرتر لە هەموو کەس بە هەموو وجودیانەوە هەستی پێ دەکەن و ئازاری پێ دەبینن و چونکە خۆشیان بێدەسەڵات دەبینن لە بەرابەریدا و نەخشیشیان نیە لە بەرتەرەبکردنی و هەر چاوێن لە دەستی پیاوەکەیە کە ئێوارێ شتێکیان بۆ بێنێتەوە زۆرتر ئەو ئازارە دەرونی دەکەنەوە و ئەنواعی ئازاری کۆمەڵایەتی دیکەشی لە ذهن و لە دەرونیاندا دروست دەبێت. ئیتر اختلافاتی ناوخانەوەدا تەلاقی زۆر ئەوەی کە منداڵەکانیان بەدڵی خۆیان بار نایە و هەزار و یەک دەردی بێ دەرمانی دیکە ئێعتیاد هەزار یەکشتی دیکە کە لە زیندگانی هەمووی ناشی لەو فەقرێ لەبەرەوە ئەگەر ئێمە داینی شۆڕشی ژینا لە ئیدامەی خۆیدا دەبێت ڕێگایەک نیشان بدا دەبێت دروست گەلێک بێنێتە کایەوە دەبێت ئەولەوێتایەک بخۆی تعریف بکە کە ژنانی کرێکار و زەحمەتکێش بێنە ناومیدان لەو 5 مانگی ڕابردوودا نەقشیان زۆر بەرچاو نەبووانە دەبێت ئەو بەرچاو چۆن بەرچاو دەبێت ئەو نیازانی ئەوان بەرتەرە بێ مەسەن ژن دەبێت ئەم لەوەی کار هەیە کار نییە بەحسیشکێ بەڵام لە بیمەی کۆمەڵایەتی بەهرەمەند بێ خانەوادە دەبێت چەتری بیمەیەک کۆمەڵاتی بە سەرسەریدا لە خەتەراتی برسێتی و ناری بیپارێزی دەبێت ئەوانە دەبێت بڵێن لە بەرابەر کاری بەرابەردا دەبێت حەقدەستی بەرابەر بکرێن دەبێت بڵێن دەست نابێت بە سنگیانەوە بنێن بۆ ئەو کە حاضر بوون کارکەن ئامادەن کارکەن بەهانەی ئەوەکەەوە دووجان دەبن و منداڵدار دەبن و نازانام هەزار و یەک بەهانەی نامەربووتی دیکە استخدامیان نەکەن و بەکاریان نەکرد. بۆیە من پێم وایە ئەگەر چی لە خودی شعاری ژن ژیان ئازادیدا ئەوە هەیە لە ناوەڕۆکی خۆیدا ژیان هەرمانای ئەوەیە ژیان ینی بەڕێچوون ینی معیشەت و بەڕێچوون و معیشەتیش دەزانین مشکلی تەبەقاتی مڕەفە و تەبەقەی متەوەسطی جامعە ئەوانە نییە معیشەت و ژیان و بەڕێچوون مشکلی ژنانی هەژار و زەحمەتکێشە ئەوەیە یەک پێی جنبشی ژیان ئازادی و شۆڕشی ژینا دەلەنجێ ئەگەر ژنانی کرێکار و زەحمەتکێش ژنانی خەڵکی گەرکە فەقیرنشینەکان ژنانی هەژاری ئەو کۆمەلگایە نێنە ناو ئەو مەیدانەوە ئەوە ئیشی دواڕۆژی ئێمە و ئەو شۆڕشەیە کە من پێم وایە کە وردە نیشانەکانیشی دیارە دەبیندرێ ئەمە لە هەفتەپە دیتمان لە زۆر جگا دیتمان ژنان سنگیان دابەرەوە لە کارخانەش نەبوون بەڵام دەگەڵ هاوسەرەکانیان هاتنە مەیدان لە زۆر جگای دیکە لە جریاناتی اعتراضاتی هێبکۆ ئازەرباد دەیتوان لەی فولادی هەوازای لە زۆر جگا دیتومانە ژنان دەسەوەتان دانەنیشتون هاتوون ئێمە دەبێت ئەو پرۆسەیە تەقویت بکەین و پەرەی پێ بدەین و ئەوە ئومێدمان پێدەدا بەوەی کە یەکی دیکە لە کۆڵەکەکان و پایەکانی سەرکەوتنی خۆمان دامەزراندوو. بەڵێ زۆر سپاس کاک سەیبراهیم گیان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کۆمەڵ هەڵسوڕانی ئەم هەفتە. سپاس بۆ ئێوەشماندوو نەبن. جارێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. منیش لە کۆتایی ئەم بەرنامەدا گەرمترین پیرۆزبایی ئەوەڵی مانگی مێ ڕۆژی جیهانی چینی کرێکار لە هەموو کرێکاران ئازادی خوازان دایکان و باوکانی جگەر سوتاوی شۆڕشی ژینا دەکەم هیوای بەڕێوچوونی مەراسمگەلێکی شکۆداری کرێکاران لەم ڕۆژانەدا دەخوازین و ئاواتمانە کۆتایی بەدەسەڵاتی پڕ لە زۆر و سەرکوتی کۆماری ئیسلامیت بێت تا بەرنامێکی دیکە و دیدارێکی دیکە بشادی و بەسەربەرزی بژین.